یەکەی چالاکی هونەری پەروەردەی ڕۆژهەڵات پێشانگای هاوبەشی ساڵانەی قوتابخانە و خوێندنگاکانی سنووری پەروەردەی ڕۆژهەڵات گروپی دووەم لە عەربەت و دەوروبەری لە هۆڵی کتێبخانەی گشتی عەربەت کردەوە کە لە پێشانگاکەدا 27 خوێندنگا و قوتابخانە بەشداریان تێدا کردبوو. سەرجەموێنە و ئیشی دەستەکان لەلایەن خوێندکارانەوە بە هاوکاری مامۆستایانی هونەر کێشرا بوون. کردنەوەی پێشانگای ساڵانەی قوتابخانەکانە ئێمە قوتابخانەی بارانی بنەڕەتی بەشداریمان کردووە، بەڵام جیاواز لە قوتابخانەکانی تر جۆرە ئیشێکم هەڵبژاردەوە ئەمساڵ من کە بریتە لە ئیشی ماسک، بەڵام هاوشێوەی ئیشەکانی تر ئیشە وێنەکانم بە 4 کارتۆنە. ئیشەکان هەمە ڕەنگە، هەندێک ئیشی سروشتی تایە، تعبیری تایە، ئیشی ماسکی تایە کە ئەتوان بڵێم ئەمساڵ جیاوازە لە ساڵانی ترم کە ئیشی دەستەکانم تەنها پێکاتوە لە ماسک کە ئیشی دەستی تەلەبەکان خۆیانە و پێداویستەکانم و ئەو شتانی کە پێویستم بۆ کردنەوەی پێشەنگاکە یاخود بۆ دابینکردنی شتەکانم لەلایەن بەڕێوەبەری مەکتەبەوە هاوکاریم کراوە بۆ دابین کراوە. هەموو ساڵێ با بڵین پەروەردەی ڕۆژهەڵات هەڵەسێ بە سازانی فیستیڤاڵی قوتابخانەکان بۆ چەند قوتابخانەیەکی عەربەت و دەوروبەری کە لە هەر جاری لە قایە دەکرێتەوە. ئەم ساڵیش لە کتێبخانەی گشتی عەربەت کراوەتەوە. خۆشتانی شوکارەکانە بینن ئێمەش وەکو قوتابخانەی ڕازیانە بەشداریمان کردووە بە ئیشی وێنەیی و ئەم پۆستەرەش کە لەم پۆستەرەیە ئەوە بازەکەین کە کوردستان سەرەکەوێ، واتە کەسێکمان هێناوە، کچێکی مناڵمان هێناوە، ئەم کچە لە شکڵی ئاڵای کوردستانە دامانناوە و لە هەمان کاتە ئاڵایەکی کوردستانی بەدەستەوەی کە سەرکەوتن بۆ کوردستان و بۆ ئاڵای کوردستان و بۆ شکۆی پێشمەرگەیە و لەگەڵ ئەوەشە داعش ئەو شەمشەمە کوێرانە ئەچنە زبڵدانی مێژۆوە کە ئەوە بە دڵنیایەوە زۆر ئیمانمان بەوە هەیە کە پێشمەرگە توانای سەرکەوتنی هەیە بەسەر ئەو شەمشەمە کوێرانەیە و توانای سەرکەوتنی هەیە و ڕزگارکردنی هەموو ئەو شوێنانی کە لە ژێر دەستی داعش ئاماون و پشت بەخوا سەرکەوتن بۆ پێشمەرگە و بۆ کوردستانە. نام ئاسە لە پۆلی هەشتم، پێخۆشحاڵم کە بەشداریمان کردو لەم پێشەنگای قوتابخانەی بارانی بنەڕەتی. هیوادارم مامۆستاکەم سەرکەوتوو بێ، مامۆستا شادام. سوپاس. ساڵانە خوێندنگاکانی عەربەت و دەوروبەری پێشانگای شێوەکاری و ئیشی دەست دەکەنەوە. ئەم ساڵیش هەرچەندە کێشەی دارایی هەبووە، بەڵام بە هاوکاری بەڕێوەبەران و مامۆستایان ئەم ساڵیش پێشانگاکە کرایەوە کە بووە جێگەی دەستخۆشی میوانەکان.